پرسیاریان لە خوشکێکی ئیمامی مالیک کرد ڕەحمەتی خوا لێ بێ، وتیان مالیکی کوڕی ئەنەس کە مامۆسای ئیمامی شافعیە ڕەحمەتی خوای لێ بێ حاڵی چۆن بوو لە ماڵەوە؟ فەرمووی لە ماڵەوە بەس خەریکی قورئان خوێندن بوو، ئێمەش حاڵمان چۆنە بەس خەریکی مۆبایلین، خۆزگای خەریکی خێر و چاکە بینە، خۆ ئەتوانین بۆ چاکە بەکاری بێنین، بەڵام شەیتان نایاڵێت قورئان بڵاو ناکەمەوە، وتار بڵاو ناکەم و بەخوا دوای پێوەڵێن ئیسلامی ئەمە، بەخوا مەعاشەکەم تەئسیرێکە، بەخوا مەنسەبەکەم دێتە خوارەوە، خوا مەنسەبێ ببڕێ، خوا مەعاشێ ببڕێ کە لە خوا دوورت خاتەوە. وەڵڵا یەک تووری قوڕاوی نایەنێ کە شتێک نەتوانی پەیامی خوا بڵاو کەیتەوە چی قیمەتێکی هەیە؟ پلەپایە چییە؟ دەیە هە نەجم و داڵت پێوە بێ کە مردی بەخوا خامێکی سپیت پێوەیە، بەرزترین پلەپایەتە بێ بەخوا دیتە خوارەوە بە ناو گۆڕێک. بۆیە ڕەفیقی تۆ هاوڕێی تۆ با قورئان بێ لە دنیادا، بۆی لە ناو گۆڕیشدا قورئان لەگەڵ تا بێت. وەکو ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ لە ماڵەوە خەریکی قورئان بە، مۆبایلەکەت پێ الحەمدا قورئانی تایە، گوێ لە وتار بگرە، گوێ لە قورئان بگرە، کاکە قورئان بۆ تەعزیە هاتووە، زۆر گوێ لە مەگرە شێتە بی، ماشەڵڵا پیاوێ زۆر عاقڵی، هیچی نەکرەوە بە قیامەت خۆشە بە عاقڵترین کەسە زانی. ئینسان بە قورئان شێت نابێ. خوای گەورە دەفەرمێ قورئان شیفایە، قورئان هیدایەتە، تۆ شەڵی قورئان شێتیە، ئینسان بەرەو شێتی دەبا پەنا بەخوای گەورە، مەیخوێنە کاکە خۆ تەعزیە نییە، بەخوا ئەمە زۆر دیندارە، ئەمە ئاخرەکەی خێر بێت، ئینشاڵڵا ئاخرەکەی خێر دەبێ بە ئیزنی خوای گەورە. بۆی ئینشاڵڵا بە خۆماندا بچینەوە، ئەوەندەی کە ئالوودەی قورئانین ئینشاڵڵا بەختەوەر دەبین، ئەوەندەیشی ئالوودەی مۆبایل بین بە دڵنیایی و بەدبەختە بین. مۆبایلشت پێیە هیچ کەسێکیش ناتوانێت بەکاری نەهێنێ، زەحمەتە، بەڵام کە بەکاری دەهێنی بۆ ڕەزامەندی خوا بەکاری بێنە، بۆ بڵاوکردنەوەی دینی خوا بڵاوی کەرەوەپی، ئەوە باشترە بۆ تۆ ئینشاءڵڵا. بۆیە قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەتە لەناو گۆڕەکەتدا لەگەڵ تایە، لە هەموو کاتێ لەگەڵ تایە، لای خوا شەفاعەتت بۆکە، بەڵام مۆبایلەکە دەبێتە میرات و کۆتایی پێدێت، کەواتە شتێ بکە لە دنیادا بۆ ناو گۆڕەکەی خۆت، ماڵی کوڕی فڵان کەسم کچی فڵان کەسم، ئەو کاتە ئینشاءڵڵا خوای گەورە سەرکەوتوت دەکات. بۆیە زانایان ڕەحمەتی خوایان لێ بێ، ئێمە چۆن خەریکی مۆبایلین بە دەستمانەوەی هەموو کاتێک، ئەوانش هەموو کاتێک لە خزمەتی قورئاندا بن، قورئان ئێمە دەسەوم، قورئانیان دەخوێنە. بۆیە خوای گەورە سەرکەوتی کردون، سەریانی بەرز کردەوە لە دنیا و لە قیامەت.